بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرێک لە فراکسیۆنەکانی پارتیویشتی و گۆڕان لە ڕێگەی پێشنازە یاسایەکەوە دەیانەوێت تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک و دوو مانگ درێژ بکەنەوە. پێشنازە یاساکە لە سێ مادە پێکاتووە کە مادە یەکەم دەڵێت وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی عێراق کە لە 6/11/2022 کۆتایی دێت واتە کۆتایی وەرزی یاسادانانی پاییزەی ساڵی تاوەکو کۆتایی وەرزی یاسادانانی پاییزەی ساڵی 2023 لە سەرجەم کار و ئەرکەکانی بەردەوام دەبێت. مادەی دوم بازەوەکە پێویست ساڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی عێراق پێش کۆتاییاتنی ئەو وادەیە کە لە بەرگەی یەکەم داهاتووە ئەنجام بدرێت. مادەی دووەمیش باز لەوە دەکات کاربەی زەقێکی یاسایی ناکرێت کە پێچەوانەی ئەم حکومەکانی ئەم یاسایە بێت. بەپێی ئەم پێشنازە یاسایە بێت تەمەنی پەرلەمانی کوردستان کە لە 6/11/2022 کۆتایی پێدێت تاوەکو سیوێکی 12/2023 واتە ساڵێک و دوو مانگ درێژ دەکرێتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆ چێ و لایەنانە دایانەوێت تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکەنەوە و بۆچی گوێ لە هۆشداری نێودەوڵەتیەکانیش ناگرن کە ئەمڕۆ جەنین پلاسخات نوێنەری سکرتێری گشتنێتەوە یەکتوەکان لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باسی لەوە کردبوو کە دواخستنی هەڵبژاردن لێکەوتە و باجی قورسی دەبێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سعید کاکەیی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە سەرتیپ جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس سەرسەرم پرسە دەکەین. کاک دکتۆر بەخێر بێن لەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین. خوێنەوەی بەڕێزت چییە بۆ هەوڵەی کە هەیە کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بۆ ماوەی ساڵێک و دوو مانگ؟ چۆن هەڵە سەنگێنی خۆی جێی داخە سیاست لەم ناوچەیەدا بۆتە گەمەی یعنی ناڵان، گەمەی نەدانان، گەمەی نەزانان، گەمەی مافیاکان، گەمەی دز و گەندەڵەکان، ئەوانەی کە ئەمڕۆکە دەسەڵاتیان بەدەسەوەیە بە کەیف و مایەشە و بە ئارەزوو خۆیان یاری بە بنەما یاسایەکانەکەن. ئەگەر بێت و بڕوانیتە یاساکە خودی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 خۆی لە خۆیدا لە یەکەم برگەوە یاساکە نادەستوری ناقانونیە. بۆ ئەو کاتەکە ئەم یاسایی نووسیوەتەوە ئەو لایەنەی کە ئەم یاسایی نووسیوەتە بەرەی کوردستانیە، بەرەی کوردستانی بەرەیەکی حزبیە. ئەو کاتە پەرلەمان نەبوو، پەرلەمان نەبوو، دەیتوانی بڕیارێ بدات بۆ دروستکردنی پەرلەمان. لە پەرلەمانەوە ئەم یاسایە تێچوێنرێت تێپەڕێنرێت. بەڵام ئەمان هاتوون یاساکەیان نووسیوەتەوە کە یاساکەشیان نووسیوەتەوە چەندین برگە لە خۆی ئەگرێتەوە. یەک لەو برگانە برگەی 56 کە ئەمڕۆکە پەرلەمانی هەرێم ئیستینادی ئەم هین یاسایی کردووە لەسەری یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان مادەی 56 و بە ئێڵغاکردنی مادەی 51 جارە بە سڕکردن و یاخود بە فەرامۆشکردنی مادەی 51 لایەنی کەم 5 بەندی دەستوری پێشێل دەکرێت. بۆچی؟ لە دەستوری عێراق ئەمڕۆکە کە هەرێم دەستوری نییە، ئەلبەتە دەستوری عێراق ئاماژەی پێ دەکرێت مادەمێک کە دەستورمان نییە. لە دەستوری عێراقە ئەڵە چی؟ لە مادەی 13 يعد هذا الدستور القانون الأسمى والأعلى في العراق ويكون ملزما في أنحاء كافة وبدون استثناء. يعني هر مادەیەک هەر یاسایەکی قانونی تێپەڕێنی دژ بە دەستوری عێراق نایاساییە. اینجا ئەڵێ چی لە برگەی دووە هەمان مادە لا يجوز سن قانون يتعارض مع هذا الدستور أو ويعد باطلا كل نص يرد في دساتير الأقاليم أو أي نص قانوني آخر يتعارض معه. باش بۆ عاڵم دەڵێ چی بە کوردیەکەی؟ بە کوردی نابێ ڕێگا پێدراو نییە تۆ یاسایەک
دەرچوێنیت بەڵێ پێچوانە بێ کە من این پێچەوانی دەستوری ناتەبا بێ بەڵێ. لەگەڵ ئەم دەستورە باش و بە باتڵ حسابەکرێ هەر دەقێک لە دەستورەکانی دەستوری هەرێمەکاندا باشە بەس بوونی بۆچی هەبێت. ئەم تەمەند درێژکردنەوەی پەرلەمان دژی دەستوری عێراقە بۆنمونە بۆچی بۆچی؟ ئەڵێ لە مادەی 56 سەدەینە سەر مادەی 56 دەستوری عێراق چی؟ باشە تكون مدة الدورة الانتخابية لمجلس النواب 4 سنوات تقويمية تبدأ بأول جلسة وتنتهي بنهاية السنة الرابعة نقطة سردير واتا دوري خلي هەڵبژاردننی پەرلەمانی 4 ساڵی تەقویمیە 4 ساڵی ڕۆژنامەیە باش و یەکەم دانیشتنی لەگەڵ یەکەم جلسەدا دەست پێ دەکات و لە کۆتا دانیشتنیشی ساڵی چوارەم دەبێت. ینی لە دەستوری ئێستا بەڕوونی دیاریکراوە دەبێت هەڵبژاردننی جا و پەرلەمانی کوردستانی دەگرێتەوە کە هەڵبژاردن بۆ ماوەی 4 ساڵە یعنی 4 ساڵ جارێک دەبێت هەڵبژاردن بکرێت بێگومان ئەمە مادەیەکی دەستوریە ئەمە مادەیەکی دەستوریە مادەمێ هەرێم ئەم دەستورەی نییە دەستوری عێراق زاڵە بەسەریە و دەستوری عێراق باڵاترین دەستورە اینجا دێتەوە لە مادەی 109 چی تحافظ السلطات الاتحادية على وحدة العراق وسلامته واستقلاله وسيادته ونظامه الديمقراطي الاتحادي كواتا گۆڕین و درێژکردنەوەی ماوەی پەرلەمان باشە لە دەسەڵاتی پەرلەمانی هەرێمانیە چونکی بەشێکە لە نظامی دیموکراتی بەشێکە لە سیستەمی دیموکراسی ئیتیحادی باش ئەم سیستەمی پاراستنی سیستەمی دیموکراسی ئیتیحادی حەسر نییە و تایبەتمەند نییە بە هەرێم بەڵکو تایبەتمەندە بە حکومەتی فیدراڵ تایبەتمەندە بە عێراق و پاراستنی سیستەمی دیموکراسی لە عێراقدا عێراق پێی دەستور عێراق بەرپرسە لێی کەواتە بۆ درێژکردنەوەی تا کەواتە بۆی ڕوون بێ لای بینەران درێژکردنەوەی پەرلەمان پێچەوانی دەستوری عێراقا هیچ بنەمایەکی یاسایی نییە کە ڕێگا بدات تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە و ناشتوانێ ئەم پەرلەمانە وەکو کە لە هینەکەیە هاتووە لە یاساکەدا کە هاتووە بەس مۆڵەتم بیخێنەوە پێشنازە یاسایی درێژکردنەوە ئەوەی کە پێشکەش کراوە بەڵێ بەڵێ چی ئەڵێ بەڵێ ببوورە مادەی چەندت دەوێ هەر یاساکە خۆی ئێستا خوێنمەوە یەک دەقە مۆڵەتم بە ئەمە یاسا ژمارەیان بۆی دەنەناوە ساڵی 2022 یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان عێراق مادەی یەکەم وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان عێراق کە لە 6/11 2022 کۆتایی دێت و تا کۆتایی وەرزی یاسادانانی پایزەی ساڵی 2023 لە سەرجەم کار و ئەرکەکانی بەردەوام دەبێت چۆن لەسەر چ بنمایەک ڕوون نەکراوە تۆ لەوێدا لەسەرەوە ئەڵێکی ئەڵێ پاڵپشت بە حکمی بڕگەی یەکەم لە مادەی 65 یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەموارکراون و لەسەر داوای ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان بوو بەدەر لە حکومەکانی مادەی 51 تۆ چۆن کاتێککە ئەوە دەسەڵاتەکەت ینی هین فترە تەشریعە قانونیەکەت وا تێدەپەڕێت چۆن دێیت مادەیەکی دەستوری مادەیەکی یاسایی سەر دەکەیت بەڵێ بەدەر لەو مادەیە باش کەواتە ئێستا هیچ پاساوێکی قانونی یاسایی سیاسی هیچ نییە بۆ درێژکردنەوەی تەوانی پەرلەمان نییە نە دەستوری ئەڵێ خۆشی ئەڵێ ئین لەسەر بنەمای دەستوری کاکە بنەمای دەستوری چی؟ بنەمای دەستوری ئەوە بۆم خوێنیتەوە مادەی 56 هەڵێ هین ماوەی
دورەی انتخابی ماوەی دەورەی انتخابی بۆ 4 ساڵە باش دوای لەو 4 ساڵە ئەمدا پەرلەمانەکان ئەرکی خۆیان بینی وەک دێمەوڵات دکتۆر لەسەرەوە قسە دەکەین کاک سەرتیب سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت دەمەوێت سەرنجی بەڕێشی بزانم لەسەر ئەو هەوڵەی کە هەیە بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کە بۆ ساڵێک و 2 مانگە تا سیوێکی 12 2023 پەرلەمان درێژ دەکرێتەوە بە دیاریکراونێک کە زانیاری تێبێ و کۆ ڕۆژنامە نووسێک و نووسەرێک پرۆژەکە لە بنەڕەتە هی پارتیە هی یەکێتە هی گۆڕانە هی کێ لە بنەڕەتە ئەم پرۆژەی درێژکردنەوەیە پێم وایە پرۆژەکە دیارە تەنها حیزبێک نییە بەشێک لە گروپ و لایەنە سیاسەکانی ناو پەرلەمان تەوقیعیان لەسەر پرۆژەکە کردووە دیارە خواستیان هەیە بۆ درێژکردنەوەی مودەی پەرلەمان لە دەرەوەی قانون بێگومان ئەم درێژکردنەوەیە کارێکی زۆر خراپە و زیانێکی زۆر گەورە بە دیموکراسی دەگەێنی و بە موسساتی دەوڵەت لە هەرێمی کوردستان دەگەێت چونکە خەرقی قانونە بێقیمەتکردنی قانونە بێبەهاکردنی دام و دەستگاکانی دەوڵەتە و هۆکاری ئەوەی کە لایەنە سیاسەکان بەشییان تەوقیعیان کردو لەسەر درێژکردنەوەکە ئەوەیە کە نەگەیشتنتە ڕێککەوتن سەبارەت بە قانونی هەڵبژاردن و ئەمە با بڵێن بیان وە ئاشکرایەکەیە کە ڕانگەیاندووە هەندێک لایەن پایان وایە کە بەشی لەلایەن و حیزب و لایەنە سیاسەکان دەترسن لە هەڵبژاردننی داهاتوو بۆیە پەنادەبەنە بەر ئەوەی کە تەمەنی پەرلەمان درێژکەنەوە بەڵکو بتوانن لەو ماوەی کە ساڵێک و کەسرە بتوانن بەشێک ینی ئەو کارە بکەن کە دەبێتە هۆی زیادبوونی دەنگەکانیان و قانونی هەڵبژاردن لە حقیقەتدا مشکلەی تێدا هەیە قانونی هەڵبژاردننی ئێستای هەرێمی کوردستان و کۆمیسیۆن مشکلی تێدا هەیە و لیستی دەنگدەرانی هەرێمی کوردستان مشکلەی تێدا هەیە ئەوە تەبریری ئەوانە بەڵام خۆ دەکرا پێشتر ئەو مشکلانە چارەسەر بکرێ ینی ئەوە تەمەنی پەرلەمانمان درێژ کردەوە بەیانی بۆ نمونە گریمان دەتوان ئایا لەو ماوەیە درێژ بکەنەوە ئایا لە ماوەی ڕابردوو یانی لە چەند مانجی ڕابردوو یان لە ساڵی ڕابردوو خۆ ئەمە لە وەختی کە 45 کورسیەکە موافقە کرا بۆ پارتی و بەشێک لەلایەنە سیاسیەکان هاواریان کرد یان ڕاگەاندرایان بڵاو کردەوە یان ڕایەنگە حتا سەرۆکی پەرلەمان خۆی جارێک چەندێ دوایین لە وەختی هەڵبژاردنەکانی عێراق وتی دەنگی پەرلەمان ئەو دەنگدانی پەرلەمان مزەیەفە کەلیمە مزەیەفی بەکارێنە بۆ لەو کاتەوە چارەسەر نەکرای باشە ینی چ ڕۆژنامە نووسان ئەوانەیە کە ئاگیان لە بەردوو کوردستان هەیە چەند ساڵێکە هاوار دەکەن کە لیستی دەنگدەرانی هەرێمی کوردستان مەشاکلی تێدا هەیە جارێ فەرقەکەی 200 هزار کەسە دەنگ دەرە لەگەڵ ئەو لیستی عێراقی دوو مەسلەی کۆتاکان ئەو 11 کورسیە پێیان وایە کە 11 کورسیەکە لایەنێکی سیاسی دیاریکرا و استغلالیان دەکات بۆ خۆی دەیبات و پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنە سیاسیەکانی دی کەش تێبینیان لەسەرەوە هەبوو پارتی دیارە ئەو کورسیانە دەبا و ئەوەی سێمینیان کە لیستی دەنگدەرانەکە خۆیەتی جگەلەوەی کە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ لیستی عێراقی ئەوەی کە لە عێراق هەیە لە کۆمیسیۆنی عێراقیە هاوکات ژمارێکی زۆر مردووی تێدا هەیە خەڵکی بیانی تێدا هەیە بە شاکلی جدی تێدا هەیە و نقطەیەکی دیکە هەیە ئەوەیش مەوزوعی ئالیەتی هەڵبژاردنە یعنی هەڵبژاردنەکە بە زۆرێک دەکرێت تەزویر دەکرێت یان ناکرێت هەڵبژاردننی ڕابردوو ئەزموو بوو بۆ لایەنە سیاسیەکان کە ئەم کۆمیسیۆنە بە کەڵکیەوە نایە هەڵبژاردن بەڕێوە بە و ئەم لیستە بە کەڵکیەوە نایە کە هەڵبژاردننی پێ بکرێ و ئالیەتەکە ئالێتێکی زۆر خراپە و جگەلەوەی ینی مەسلەی موسادەقەکردن لەسەر نەتیجەی انتخابات ینی ئالێتێکی خراپە بەرحاڵ گروپ و لایەنەکان بە شێوەیەکی گشتی جگە لە پارتی ڕەخنەیان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەیە بەڵام ڕەنگە پرسیاری من و تۆش ئەوە بکە بۆ لە ڕابردوو ئەم ئیشیان نەکرد بۆ دێن پەنادەبەنە بۆ بەر یعنی غەڵەت و هەڵە و کەم و کوڕی و کاری ناقانونی و نەشیا و بەچی چاک دەکەن بە کارێکی دیکەی ناقانونی خراپ ئەیش مەسلەی درێژکردنەوەی پەرلەمانە بەڕاستی لە کوردستان مەسلەی درێژکردنەوەی مودەی پەرلەمان ینی پەرلەمانی کوردستان لە 91ەوە تا ئێستاکە من پێم وانێت لە کاتی خۆ هیچ کاتێک هەڵبژاردن کرابێ مەگەر جارێک هەمووی درێژکراوەتەوە و شەڕی ناوخۆ بوو لە دەرەوەی قانون ئیشەکان کراوە و ئێستاش بەڕاستی یعنی وایان کرد کە هەم دیموکراسی بێبەها و لاواز بێ و هەم دام و دەستگاکانی دەوڵەت لاواز و بێ قیمەت بن و خەڵک بتمانەی بە دامەزراوەکانی دەوڵەت بە دیموکراسی بە دەنگدان بەوانە نەمێنێ ئەوە کۆی ئەمانە زەرەرە بۆ هێز و توانایی قوارەی هەرێمی کوردستان و بۆ سمعی هەرێمی کوردستان چ لە
لە لای منەزەماتی چاودێر بەسەر بارودۆخی هەرێمی کوردستان چ لە لای قۆنسولیات و ئەو وڵاتانی کە نوێنەرایەتیان لە هەرێمی کوردستان هەیە چ لە عێراقیش بەڕاستی ئێمە زۆرداران دەبینی لە کوردستان لەسەرەوە دەکرێت کە هەرێمی کوردستان دەیانێت بیش و بهێنن بە وڵاتی پێشکەوتوو ڕەنگە ئەم شوبهانە ئەوەندەی زەینی ئەو کەسانی کە لێدواندن لە لای بینا بەرزەکان بێ لە لای ئەوە نەبێ کە بیناکردنی کۆمەلگا لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە بیناکردنی کۆمەلگا لە ڕووی بەرزکردنەوەی توانای ئینسان لە هەرێمی کوردستان زیاتر فکریان لەوەیە کە مەسەلەن پێیان وایە ئەگەر بینایەک بەرز بوو لە هەرێمی کوردستان ئیتر ئێمە لە وڵاتیشی پێشکەوتوو دەچین مەعلم وانە لە کوردستان مەسەلەی دیموکراسی لە قەیرانێک جددیە دەستا و دەستکردنی دەسەڵات گرفتی گەورەی هەیە و دام و دەستگاکانی دەوڵەتی کە موسساتی دەوڵەتن و دیموکراسی لەسەر بینا دەکرێت یان بەرهەم بە حساب دەبووە بەرهەمی دیموکراسی بن بەداخەوە لاوازن نەپەرلەمانیشی خۆی دەکە کە بریتە لە دەوری ڕقابی و لە یاسادانان و لە دانانی بودجە و نەحکوومەت ئیشی خۆی وەکو پێویست دەکە کە بریتە دابینکردنی خزمەت گوزاری و لە دابینکردنی عەدالەت و لە دابینکردنی ئەمنیەت و نەدام و دەستگا قەزاییەکانیش دەتوانن ئیشەکەی خۆیان بکەن کە بریتە یەک بەر لە هەموو شتێک دەبێت سەربەخۆ بن سەربەخۆ نین و دواتریش بوونەتە بەشێک لە ململانەی سیاسی و لە ئەجێندای سیاسی لە هەرێمی کوردستان. باشە ئەگەر بە کورتی وەڵامی ئەو پرسیارەشمان دەیت و سوپاس دەکەین ئەوەی کە کراوە ئێستا پێشتر هەم یەکێتی نیشتیمانی هەم بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لایەنەکانی تریش پرۆژەیەکیان نەبوو بەس ئێستا بۆ نمونە لە 85 پەرلەمانتارە 22 یەکێتی نیشتیمانی حوتی گۆڕانە لەوەی کەواژویان کرد تەمەنی پەرلەمان درێژ بێتەوە هیچ زەمانەتێکیان وەرگرتووە کە یاسای هەڵبژاردن بۆ لە ماوەی ئەو ساڵەدا هەموار بکرێتەوە کوردستان بکرێتە چوار بازنە پرسی کۆتاکان چارەسەر بکرێت تۆماری دەنگدەران هیچ زەمانەتێک وەرگیراوە بۆ چوونی بەڕێزەوە وەکو زانێرێک کە لاتەوێت یەکێتی پارتی خەریکی ئامادەکردنی ڕێکەوتنێکنیان ڕێکەوتنیی ئامادەکردو و تەوقیعی لەسەر بکەن بەشێک لە ڕێکەوتنەکە بە بڕوای من پەیوەندی بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە بەڵام تا ئێستا ڕێکەوتنەکە ئیمزا نەکراوە تا ئێمە بزانین ناوڕۆکەکەی چۆنە ئەوەی باز دەکرێت تەبعاً پەیوەندی بەوەیە ئەوەی دووەمیان لایەنە سیاسیەکان تا ئێستاکە شتێکی ئەوتویان نەخستۆتە ڕوو بۆی ئێمە بزانین دایانەوە ڕێکەوتن بکرێت چۆن بەڵام داوەخواستی خۆیان خزۆتە ڕوو لە سەر شاشە و لە میدیاکان ئەویش بریتە بە دەرەجەی یەکەم یەکێتی مەسەلەی کۆتاکانی وروژاندووە و مەسەلەی قانونی هەڵبژاردن و ئەوەی کە باسم کرد وروژاندوێتی بزوتنەوەی گۆڕان بزنەوەیکی دەتوانین بڵێن ینی لەناو قەوسێکی قایم و بە ئەدەبەوە باسییان بکەن ئەویژەوەی کە بزنەوەی سەر لێ شێواون ئێمە نازانین تیان دەوێتن تەنها ئەوەی کە دەزانن دەنجیان زۆر کەمی کردووە و ترسی ئەویان هەیە بۆیە ڕەگە پشتیوانی لە تەعزیرکردنی پەرلەمان بکەن و پشتیوانی لێ بکەن کە قانونی هەڵبژاردن بگۆڕێ بتوان لەو ڕێگەیەوە ئەو فترەی ئیسیفادەی لێ بکەن چ لە ڕووی حزبی و ئیسیفادە لێ بکەن ینی بانگەشەکانی خۆیان ئەو فترەی زیاد بکەن و بتوان بەشێک لە کەوادیر و لە خەڵکیان ئاش بکەنەوە هەوڵی جەزبکردنی خەڵک بدەن کەشیان بتوان ئیسیفادە لە بەشێک لەو گۆڕانکاری بکەن ئەگەر بێت و لە ناو قانونی هەڵبژاردن و وردەکاریەکانی بکرێ ئەوەی سێمیشیان من پێم وایە ئەگەر مەسەلەی مۆزوعی کۆتاکانە یعنی ئەگەر ئەو چارەسەر نەکرێ بەڕاستی خەلەلێکی گەورە هەیە دەبێیان ئەویشەوەی کۆتاکان جگەلەوەی کە ئیستغلال کراون لە هەرێمی کوردستان بوونەتە بەشێک لە ئەجێندای سیاسی بێ ئەوەی خۆیان تێدا بن دووەمیان ئەوەی کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان ناکەن یانی چ تروکمانە چ کولدو ئاشووریەکان لە کوردستان نوێنەرایەتی خۆیان ناکەن بەڵکو کۆمەڵی کەس دێن دەخرێنە هەڵبژاردن و دەردەچوێنرێن. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات کاک سەدی بکەک دکتۆر ببچوونی بەڕێزت ئەم دواخستنە کاریگەری چی دەبێت پەرلەمان درێژ بێتە تا بڵین لە پێشنەزای یاسای درێژکردنەوە کەش باسی ئەو نەکراوە کە وەکەوەی کە سەرۆکی هەرێم لە 2013 وتیان نابێت جارێکی تر تەمەنەکەی بۆ درێژ بکرێتەوە هیچ زەمانەتێکی کە زیاتریش دوان نەخرێتە بۆ تا کۆتایی 2023 کە ناوێت بکرێت زیاتریش دوای نەخە یاخود لێکەوتێ چی دەبێت ئەمڕۆژ پلاس خەرت قسەی کردبوو لەسەرەوەی کە وتووی لێکەوتی سیاسی و باجی قورسی دەبێت بێگومان هیچ زەمانەتێک نییە ئەوەی کە هەیە مەسەلا ئێمە لە 2015 بینیمان چۆن کاتێکە مەسلەی درێژکردنەوەی سەرۆکی هەرێم هاتەکایەوە بە چ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان بەرخوردێکی زۆر نادیموکراسیانە و نایاسایانەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کرد و بە تایبەت لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستانی ئەو کاتە دکتۆر یوسف
ئەمە خۆی لە خۆیدا هەڵوێستی پێش کۆچکردنی ڕەوانشاد ناوچیروان مستەفا بوو کاتێک کە گۆڕان پێداگری کرد لەسەر ئەوەی کە ماوەکەی درێژ نەکرێتەوە بەڵام ئەمڕۆکە بۆ وەکوکە لە ینی سایتی کۆمەڵایەتی و لە فەیسبوک و ئینستاگرام و ئەوانە بڵاو بۆتەوە ئەمڕۆکە باس لەوە دەکرێت کە بەرامبەر بەوەی کە ئەم حوت ئەندامی پەرلەمانی کوردستانی سەر بە گۆڕان واژۆی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیان کردووە 200,000 دۆلاریان وەرگرتووە و یاخود ماگانە 200,000 بۆ زیاکرێ یعنی ئەو گۆڕانەی کە خەڵکانێکی زۆر شەو نخوێنی و ماندووبوون و سەرێشە و تەنانەت بگرە موچە بڕین و ئازاردان و لێدان و تا ئاستی شەهیدکردنیش خەڵک قوربانی بۆدا ئەمڕۆکە دەبینی کۆمەڵێ هەلپەرست و پۆستپەرست و پۆپۆلیست ئەم بزوتنەوەیان بەدەستەوە گرتو و بزوتنەوەکەشان بۆ ئاقارەدا بێت کە نەک تەنها نەیانتوانێت کورسیەک بەدەست بێنن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بەڵکو تەنازل بۆ پارتی بکەن لە پێناو پارە جا ئەمە حزبێک بێت مامەڵە بە یاساوە بکات زۆر خەتەرە بۆ بەرژەوەندی کەسایەتی ناو حزبەکە ئەوەی پێویستە بە یەکێتیەوە ئەوەی کە پێویستە بۆ لاشەوە ئەوەی کە پێیوەستە بە یەکێتەوە من نامەوێت تەجاوز کەمە سەر ئەندامە بەڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام هەر خودی قسەی بەڕێز پاڤڵ تاالبانی دێنمەوە کە ئەمە قسەی خۆیەتی قسەی من نییە کاڵێ من بە پۆستال لەگەڵ ئەندامانی سەرکردایەتی مامەڵە دەکەم و من لە ناو دوو کەوانەدا خۆیش و بهێنێ بە ئاژەڵێک لەگەل ئەو پەڕی ڕێزم بۆ بینێرا جا ئەگەر ئەمە ئەقلیەتی یەکێتی نیشتمانی کوردستان بێ کە قوبوڵی بکات ئەلبەتە دۆخی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەمڕۆ تیاپەڕێت خوازیار نیم تەنانەت دوژمنەکەشم تیاپەڕێت چونکی بۆ من لەم زۆنەدا ئاژیم وەکو کە خاص ئەمڕۆ باسی زۆنی زەرد و سەوزی کرد من لە زۆنی سەوزە ئاژیم لە زۆنی سەوزە ڕۆژانە هەژارەکانە بینم ڕۆژانە ئەوانەی کە ستەمیان لێکراوە لێکرێتە بینم ینی دەستور مافی خۆپیشاندانی بۆ زامن کردووم باشە من چ پێویستەکە بڕۆم مۆڵەت وەرگرم بۆ خۆپیشاندان بە تایبەت لە شوێنێکە کە پارکی ئازادی ڕەوانشاد مامجەلال خودی خۆی باسی ئەوەی کردبوو کە لە پارکی ئازادیدا ئەگەر جنێو بە منیش ئەدەن ئێوە ئازادن کەس بۆی نییە بتانجوولێنێ لەو شوێنەوە کەس بۆی نییە لەو شوێنە دەرتاکات ئەی خێرە دوو ڕۆژ پێش ئێستا دوسێ ڕۆژ پێش ئێستا کە خۆپیشاندا کرا ئەو خەڵکەتاندایە بەر گازی ڕێژ و خەڵتان گرت و خستانە ناو چارە ڕەشەکان بەس پێویست بە هەڵبژاردننی بەرژێرەوە هەم گۆڕێتەکان من هەم یەکێتی هەم پارتی لە چیدای بوون بەرژێنی لە چیدای هەڵبژاردنەکە دوا بخەن بەرژەوەندیان لەوەدایە تا بتوانن زیاتر و زیاتر ئەم هەرێمە دادۆشێنن ستەمکاریەکەیان بەردەوام بێت بەرژەوەندیەکەیان لەوە پارتی پێویستە بە چشکۆواندا و دێمە لەگەڵەوە ئینتیخابات لە کاتی خۆی بکرێ هەڵبژاردن لە کاتی ئەوانە هەموو قسەی سواو بوون دەرچوون هەموو قسەی سوا بوون باشە ئەگەر لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردننی پاک و بێگرد و بکرێت لە هەرێم و ئەگەر لەگەڵ ئەوەدان سیستەمی دیموکراسی لە هەرێمدا بەرقەرار بێ ئەی پێم ناڵێ 4 ساڵە ئەم ئەندام پەرلەمانە لەکوێدا نووسبوون هاە لە گوێگادا نووسبوون 4 ساڵ ئەرکیان ئەوە نەبوو کە یاسای هەڵبژاردن هەموار بکەنەوە کۆمسیۆن کە ئەنجومەنی کۆمسیارە کە ماوەکەی بەسەر چووە و غەیرە دەستوریە ساڵە بەڵێ غەیرە دووریە ئایا نەیان دەتوانانی لەم 4 ساڵامانە بکەن ئەم گاڵتەکردنە بە خەڵکو و ئەم دادۆشینەی خەڵکە ئەم بێ ئەرزشکردن و لە قاڵبدانی عقلی خەڵکە تاکەی بۆ لایەن وایە خەڵک لیان تێناگە ئەمانە دەزانین ئەمڕۆکە چەک و پارەیان بەدەسەوەە خەڵکەکەشمان لە 4 بنەمای سەرەکی ژیان داماڵراوە لە کەرامەتی دراوە لە حیسەتی دراوە
عقلی لە قاڵب دراوە هێزیشی پەرتەوازە کراوە ئەمانە وای لە خەڵکەکە کردووە بترسێت و دەنگ نەکات کاتێک کە دێتە سەر شەقام لە نیو سەعات زیاتر زۆرینە ناڵێم پوختەکەی لە نیو سەعات زیاتر ئەو پەڕی سەعاتێ 2 سەعات زیاتر ناتوانێت لەسەر شەقام ڕاوەسێ بۆ لەبەر زەبر و زەنگ بۆ لەبەر تهدید بۆ لەبەر ترس و تۆخاندن موچەبڕین هەر هیچ نەبێ موچەبڕین ئەمانە هیچیان پەیوەندیان بە دیموکراسیەت و باڵبژاردنەوە نییە. دێبڵات دکتۆر کاک سەرتیب سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی بڵین پەرلەمان لێکەوتەکە چی دەبێ و ئایا بەرژۆندی بۆ نمونە کامیان زۆر براوە دەبن ئەگەر بۆ نمونە تەمەنی پەرلەمان درێژ بێتەوە بەرژۆندەکانی پارتی چییە یەکێتی چێوی گۆڕان چی پێکاتەکان چییە ئەگەر بۆ ماوەی ساڵێک و 2 مانگ پەرلەمان درێژ بکرێتەوە. من پێم وایە هەریەکە لە مەنزوری خۆیەوە تەماشای ئەوانی کە تەوقیعیان کردو بۆ درێژکردنەوە لە مەنزوری خۆیەوە تەماشای درێژکردنەوەکە دەکەوە ئەوانەی دیژیشن هەر لە مەنزوری حزبیەوە تەماشا دەکەن تەسەور دەکەم کەمینەیە کە بن لە مەنزوری بەرژەوەندی گشتی و ینی پرسی دیموکراسی و لە کەدار نەبوونی نەکردنی دام دەستگاکانی دەوڵەت تەماشا بکەن بە شێوەیەکی گشتی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کە چەند جارێکی کە درێژ کراوەتەوە 2 جاری کە درێژ کراوەتەوە ئەو جاری سێمە ئەو جاری هەشتەمە بێ ئەرزشکردنی کەم بێ ئەرزشکردنی دیموکراسیە بە دەرەجەی یەکەم یانی دەتوانین بڵێن ئەتکردنی دیموکراسیە و بێ ئەرزشکردنی دام و دەستگاکانی دەوڵەتە لە پێشی هەمویانەوە پەرلەمان چونکە هیچ جگەلەوەی کە هیچ دەقێکی یاساییمان نییە ڕێگە بدات تەمەنی پەرلەمان درێژکرێتەوە هاوکات بنەماکانی قانون ڕێگە نادات پەرلەمان تەمەنی درێژ بکرێتەوە بۆ چونکە ئەندامی پەرلەمان شەرعیەتی لە چێ وەرگرتووە شەرعیەتی لە دەنگدەر وەرگرتووە بۆیە ئەگەر بیوێ هەر کاتێک تەمەنی خۆی درێژ کاتەوە وەکو پەرلەمانتار یان وەکو پەرلەمان مەفروزە شەرعیەت لە چێ وەرگێتەوە دووبارە لە دەنگدەر وەرگێتەوە بۆی تەمەنی خۆی درێژ کاتەوە وە لە هەمان کاتدا بێ ئەرزشکردنی ئەو دام و دەستگایانن کە مساعدن بۆ دیموکراسی و لە نەتیجە بەڕاستی دام و دەستگای دەوڵەتی لە هەرێمی کوردستان بێقیمەت دەبن بەو معنای ینی بەهای خۆیان لە دەست دەدەن و متمانەی خەڵکیش زۆر گرنگە خەڵک ئەمڕۆ 2 جار متمانەی نییە بە دام و دەستگا و بە حکومڕانی جارێکیان ئەوەیە کە دەستە هەڵبژاردن بچێتە هەڵبژاردن نەچێتە هەڵبژاردن هەر وەکو یەکە چونکە نەتیجەیەکە متمانەی پێ نییە ینی ئەو نەتیجەیە کە ئەعلان دەکرێت لایەن کۆمیسیۆنەوە هەمیشە قسە لەسەرەوە کراوە کە نەتیجەیەکە وەکو سەرۆکی پەرلەمان ئەو ئیعلانکرد مزەیەفە و دووەمیشیان ئەو دام و دەستگایانە ناتوان ڕۆلی خۆیان بگێڕن ینی بۆ نمونە ئێمە باسمان کرد پەرلەمانە حکوومەتە موسسەساتی قەزاییە دام و دەستگاکانی ئەمنیە هیچیان ناتوان ڕۆلی خۆیان بگێڕن دام و دەستگای تەنفیزی لە هەرێمی کوردستان دەستگای قەزایی و پەرلەمانی داپۆشیوە یعنی وەزیرێک لە ناحکوومەت بە ئارەزوی خۆیەتی دەستە پەرلەمانیان نا لە کاتیدا پەرلەمان شەرعیەتی داوەتە وەزیرەکە مؤسسەی قەزایی داوا لە حکوومەت دەکە موچیان بۆ زیاد بکرێ یا ینی امتیازیان بۆ پێ بدرێ حکوومەت زاڵە بەسەر ئەو 2 دەسەڵاتی تر و حکوومەت بۆ خۆی لە ژێر هەژمونی حزبدا یعنی ئێمە ناتوانین حکوومەت لە حزب جیا بکەینەوە بۆ چونکە حکوومەت بەشێکە لە حزب وای لێ هاتووە دەتوانین وا بڵین وای لێ هاتووە لە هەرێمی کوردستان هیچ لێپرساوێکی دەوڵەتی نییە حزبی نەبێ و جزای ئەوەی کە هیچ کەسێک ئەمڕۆ بۆی نییە تەعین بێ لەم حکوومەتە ئەگەر حزبی نەبێ ئەنجاوە لەسەر دام و دەستگاکانی ئاسایش دام و دەستگاکانی ئاسایش ئەبێ حزبی دەرەجە یەک بن بۆی دابمەزرێت طبعاً ئەوەی باسی دەکەین هەموو حزبەکان لێ بەرپرسن یعنی بزوتنەوەی گۆڕان کە خۆی با بڵێن سەرمەشقی ئۆپۆزیسیۆن و چاکسازی دەزانی کەسی هات نەحکوومەت ئەوەی گۆڕان نەبووایدایان نەدەمەزران و لە دەرەوەی قانون خەڵکیان دامەزران خەڵکیان دامەزرا بوو نەبێ شەهادە بوو کە لیان ئاشکرا بوو وەزانم لایان بردن ینی حزبەکان کۆپی یەکترن لە تەعامل لەگەڵ حکومڕانی ئیتر نەتیجەی حەسیلەی ئەخیر ینی دام و دەستگای دەوڵەتی لە هەرێمی کوردستان لاوازن و سمعی هەرێمی کوردستان خراپ بووە و هەرێمی کوردستان خۆی لاواز بووە لە بەردەم خەڵک و لە بەردەم ینی ڕووی دەرەوە چ منەزەمات بێ چ دام و دەستگای دەوڵەتی بێ و ئەمە وای کردووە هەرێمێکی لاوازمان هەبێ و تەدەخولی ئیقلیمی بکرێ لەو لاوە
یعنی هەرێم ئەگەر لاواز نەبووە دەخولی قلێمی نەدەکرا و تەمان کەم کوڕەکانی تریژ ئەوە هیچ لێگەڕێن هێزی پێشمەرگەیەکی نەگرتوتەوە تا ئێستا ئیدارەیەکی نەگرتوتەوە ئەمان هەمووی بەسەریەکەوە هەر هاوڵاتێک لە جادە بپرسی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە تەئکید وەڵامەکەی ئەوە دەبکە هەرێمی کوردستان هەرێمێکی لاوازە بەهێز نییە و ئیش و کارەکانی خۆی دامودەستگەکانی دەوڵەتیەکەی یانی دامودەستگا حکومڕانیەکەی ئیش و کاری خۆیان ناکەن بەڵکو دەتوانین بڵێن چەند گروپێکی دیاریکرا و زاڵم بەسەر حکومڕانی. بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک کورت و دەینۆلاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گێگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گێگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەر تامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر ئەگەر تێبینێکت ما بە دوایی قسە لەسەرەوەش بکەین پێ زەرور بوو لە بری ئەوەی کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە دەبووە هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێ لە بریەوەی کە لە کوردستانە هاوشێوەی عێراق نه هەڵبژاردننی پێشوەختە ناخۆ ئێستاش بە ئێستاشەوە چونکی 6/11 بەڵێ یعنی واتە هێشتا مانگێکمان ماوە بەڵێ خۆی لە ماوەی 45 ڕۆژدا دەبێت پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە هەڵبژاردن بکرێ. ئێمە لە هەرێمدا چەند ساڵە حکومەتمانەیە؟ باشە 30 ساڵە 30 ساڵە. باشە لە 30 ساڵە ڕانەهاتین بەوەی کە بتوانین لە ماوەی مانگێکە هەڵبژاردن بکەین. کادرمانە بەڵێ کاترمانەیە کادرێکی زۆریشمانە ئەو کادری هەڵبژاردنەی کە ئێمە لە هەرێمدا هەمانە زیاترە کادری مهین دایم باسەکەم زیاترە لەو کادرانەی کە ئەمڕۆکە کارمەندی بەردەوامی وڵاتی فەرەنسان ئایازانیانە زیاترە کەواتە ئەم کادرەی کە هەمانە دەتوانێت لە ماوەی نەک مانگەکە بەڵکو 2 هەفتەدا هەڵبژاردن بکە هەڵبژاردننی قانونی نەک پێشوەخت باشە دکتۆر بەس ئەگەر کۆمیسیۆن پێویستی بە 6 مانگ بێ ئێستاش بۆ نمونە مانگی 11 12 1 2 3 دەبووە لە بەهار تا بەهاری لایکە انتخاباتەکە بکرێ ئەمە بناغەیەکی دەستوری و یاسایی نییە ئەوەی کە لە کۆمیسیۆن پێویستی بە 6 مانگە خێر بناغەیەکی دەستوری و قانونی نییە چونکە لە دەستورە تعدیدی کردووە ئەڵێ کاتێکە هەڵبژاردننی ئەڵێ پێش دەورە انتخابێکە کە تەواو بێت دەبێت بە 45 ڕۆژ پەرلەمان بڕیاری هەڵوەشانەوەی خۆی بدات بۆ ئەوی ئامادەکاری کۆمیسیۆن ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردن. گەرچی لە حاڵەتی هەڵبژاردننی پێشوەختەدا دەبێت سەر و کۆمار لە ماوەی 2 مانگە ناڵێ لە 2 مانگ تێپەڕێ اینجا لە ماوەی 2 مانگە لە ماوەی 2 مانگە واتە دەکرێت لە هەفتەیەکە و یاخود لە 59 ڕۆژە هەڵبژاردن پێشوەختە بکرێت. لێرەدا ئێمە جارێ مانگێکمان ماوە بۆ بڕین بۆ هەڵبژاردن بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ گەمە بە دیموکراسیەت بکەین و ڕێز لە خۆمان و لە یاسا نەکرین. باش ئەو گریمان
گلەیی هەیە لەسەر پێکاتەی ئەنجومەنی کۆمسیاران کە باشە خۆ لە مادەی دووی لە برگەی دووی مادەی دووی کۆمسیۆنی بەغدا کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەڵێ چی بەوت بۆ خێنمەوە هەڵێ الإشراف على جميع أنواع الانتخابات والاستفتاءات الاتحادية والإقليمية وفي المحافظات غير المنتظمة في الإقليم ئێمە سوپایەکمان هەیە لە بەغا کە دەتوانین سوود لەوان وەرگین بە هاوکاری ئەوان لە ماوەی هەفتەیەکە هەڵبژاردن کۆمیسیۆنی عێراق لەبری کوردستان سەرپەرشتی بکە بەڵێ خۆی بە پێی یاسا دەبێ ئەوان سەرپەرشتی بکەن و بەتایبەت لە کاتێکە کە ئەنجومەنی کۆمسیارەکەت ماوەی بەسەراچووە باش ئێستا ماف داوا بکرێت لە کۆمیسیۆنی عێراق داوا بکرێت لە کۆمیسیۆنی عێراق لایەنەکانی تر ئەوانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن داوا بکەن لە کۆمیسیۆنی عێراق بێت سەرپەرشتی هەڵبژاردننی هەرێم بکات بەو کادرەی کە هەمانە بەو کادرەی کە هەمانە بە هاوکاری ئەوان بۆ ئێمە بۆ بڕین بۆ درێژکردنەوە ئەگەر نیەتی پاکە بێ ئەگەر ئیرادە ئەگەر ئەمانە درۆ نەکەن بە زەقی ئەڵێم درۆ نەکەن و بۆ بەرژەوەندی گیرفانی خۆیان و مافیاکانی هاوشێوەیان و وڵاتانی دەوروبەر نەبێت ئەگەر درۆ نەکەن لەگەڵ خەڵکیە ئەگەر ڕاست دەکەن و کەرامەتیان هەبێت دەتوانن لە ماوەی ئەم مانگا هەڵبژاردن بکەن دەتوانن بەڵام نایانەوێت چونکی دەزانن بە حکمی ئەوەی ئەمە ساڵێکە نەیانتوانیوە لەسەر سەرۆک کۆمارێکی پرۆتۆکۆلی ڕێکەون لەبەر کینەی شخصی نەیانتوانیەوە لەسەر سەرۆک کۆماری ڕێکەون ئێستا وابیر دەکەنەوە چۆن دەتوانن لە ماوەی مانگێکە هەڵبژاردن بکەن هەڵبژاردننی قانونی ناتوانن چونکی بۆ لێک پاکنین ئەمە بلا خاصیش ئەمڕۆ لە وتارەکەیە باسی کرد باوەڕیان بە یەکتری بەس ترسیشان هەیە لە ئینتیخاباتەکە ترسیان هەیە خۆیان لە ئینتیخاباتەکەش سەرڕای کە بەرە زووتە چاکەیە پارەیە بێگومان شتیان هەیە چونکی زۆر چاکەزانن لە سەتا لایەنی کەم لە سەتانەوەتی خەڵکەکە لەگەڵ ئەمانە نین ئەندامەکانیشان کە ئەوانەی ئێوەڵاییان بۆ دەکەن لە کاتی هەڵبژاردنات ئەڕۆن دەنگ دەدەن نابەتڵی دەنگ دەدەن لە ترسا دەنگ دەدەن نەک ڕعایەکەی بپرێت یا موچەکەی بپرێت یا سزا بدرێت یا لە کار لاخرێت یا بە هەر شێوەیەک لە شێوە سزاکانی حزبی بەڵام دوای دێم وڵات کاک سەرتیب سەبارەت بە بڵین پارتی ویکێتی کە بەرە زووتت سەرخاڵێەوەین کە ڕێکەوتنێکی نوێ بکرێ مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی تێدایە سەرۆک کۆماری تێدایە پارێزگاری کەرکووکی تێدایە داهاتەکانی تێدایە ئەو شتانی تێدایەوە بەم زوانەش واژۆ دەکرێت ئێمە نازانین وردەکارێکە چی تێدایە بەڵام ئەوەی تەسریب بووە ئەوەی کە تەسەور دەکەم باسی هەڵبژاردننی ینی قانونی هەڵبژاردننی هەرێمی کوردستانی تێدا بێ مەسەلەی پێداچوونەوە بە دەسەڵاتەکانی بەشێک لە حکومڕانانی هەرێمی کوردستانی تێدا بێ و پەیوەندی دابشکردنی پۆستەکان ئەگەر بێت ئەوان مەسەلەن بتوان حکوومەت پێک بێنن ینی ڕێکەوتنێکی حزبیە لە بینی خۆیان من پێم وانەیە بەم زوانیە ئەوەی بڕای خۆمە بەم زوانە ڕێکەوتنەکە ئیمزا بکرد تەسەور دەکەم چاوەڕێی دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەن چونکە پێش وەخت ینی ماوەیەک پێشستا ئێمە پێما وا بوو هەتا لەسەر سەرۆک کۆمار ڕێک نەکەون ئیمزا ناکەن بەڵام دیارە ڕێکەوتن لەسەر سەرۆک کۆمار ئەوەی ئێستا هەیە نەکراوە لەوانەیە بکەوێتە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار و بە تەکید ڕەنگە وردەکاری زۆری تێدا هەبێت سەبارەت بە دابشکردنی پۆستەکان چ لە بەغدا چ لە کەرکووک چ لە هەرێمی کوردستان چ مەسلەی سەلاحیاتی مەسلەی پارە و موچە یەکلایکردنەوەی موچە لە دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان مەسلەی ینی ئەوەی وردەکاری مەسلەی پارەیە لە هەرێمی کوردستان و پەیوەندی بە مەشاریع و ئاوەدا ئەوە پرۆژەکانی پارە سەرفکردن بۆ پرۆژەکانەوەیە تەسەور دەکەم ئەو شتان لەخۆ بگرێ ئەوەی کە ئێمە دەتوانین بڵین زۆر باس کرا و تەسریب بوو ئەوەی کە هەڵبژاردنەکان قانونی هەڵبژاردنەکان لەخۆ دەگرێت باشە بەس کاک سەرتیب ئێستا بۆ نمونە ئەگەر تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە بۆ ماوەی ساڵێک و دوومان تا کۆتایی 2023 لەولایەنە کێ زیاتر بڵین وەکو حیزبی سوودمەند بووە کێ زیاتر بڵم پۆستی لەبەردەستدایە داهاتی لەبەردەستدایە زۆرینەی پەرلەمانی لەبەردەستدایە کە بۆ بەرژەوەندە حیزبەکانی بەکاربێنێ
چێ زیاتر سودمەندە؟ من پێم وایە ینی ئەو لایەنانەی کە تەوقیعیان لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کردووە هەر کەسە لە مەنزوری حیزبی خۆیەوە تەماشای درێژکردنەوە دەکات پارتی وێچێتی بە تایبەت کە دوو حیزبی حکومڕان و دوو حیزبی بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستان تاوەڕێی واقعی دوایی هەڵبژاردننی سەر و کۆمار دەکەن و تاوەڕێی گۆڕانکاریەکانی عێراق دەکەن بۆی بتوانن زەمینێکی باشتر بڕەخسێنێ بۆ تەوقیعکردنی ئەو ڕێککەوتنە وم پێم وایە ئەو ڕێککەوتنە ئەوەندەی مەبادئی بەیەکە و کارکردن دادەڕێژێت ئەوەندە بە دیاریکراوی ڕەنگە ناوی پۆستەکانی نەهێنابی ینی هەردوو لاوەکو ڕێککەوتنی استراتیژی کە لە ڕابردوو ئیمزاکراوە زیاتر بنەماکانی بەیەکەوە کارکردن و دابەشکردنی پۆستەکان و وردەکاری بەیەکەوە کارکردن تێدا داڕژراوە نەک مەسەرەن ناوی پۆستێک بە دیاریکراوی فلان وەزیر بۆ فلان حیزب و یان فلان مەسەلە سەرۆک وەزیران بۆ فلان حیزبوون ڕەنگە مەبادیئەکانی زیاتر تێدا ڕوونکرابێتەوە بزوتنەوەی گۆڕانیش کە هەر تەوقیعی ئەم درێژکردنەوەی کردووە من پێم وایە یان یەک لەو لایەنانی کە وەزعی خراپە لەوانێت چاوەڕێی ئەو کە لە دوای فترەیەکی دیکە بتوان ئێستا دەنجی ناڕزایی لەم حیزبە دەبیسترێ ینی باس لەوە دەکەن کە ئێمە بەشێکنی لەو گەندەلیانی لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکرێت ئێمە نەوت نادزین و ئێمە نەوت بەدەست ئێمەوە نیودانەوێت جۆرێک وەکو ڕابردوو ڕۆحی ڕابردوو بگەڕێنەوە خۆیان بە معارەزەی تون پیشان بدەن ڕادیکال بۆی بتوانن کەمێک لە دەنگەکانی خۆیان ئاشت بکەنەوە کە من پێم وایە لە هەڵبژاردننی داهاتوو بزوتنەوەی گۆڕان یەکێک دەبێت لەو حیزبانەی کە دەنجی زۆر کەم بهێنێت. باشە بەس سەرنج چی بوو لەسەر قسەکانی پلاسخارد ئەمڕۆ لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کە باسی لەوە کرد کە زەرد و سەوز گەورەترین ڕێگرین بازی قورسی دوا سنیال بژاردننی کرد بەڵێ پلاسخارد ئەمە جاری یەکەمی نییە کە باسی هەرێمی کوردستان دەکات ینی بەر لە ساڵێکی دیسان هەر هەرێمی کوردستانی ئاگادار کردەوە لە مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان ئێمە لەو ڕوانگەوە با تەماشاکەین کە ئەگەر بێت و هەرێمی کوردستان لاواز بێ تا تێبڕینی دەوڵەتانی دەرو دراوسێ لاوازبوون بەرامبەر عێراق ئەمانە هەمووی کاریگەری سەر هەرێمی کوردستان دەکەن هەرێمی کوردستان چۆن بەهێز دەبێت کاتێک کە ینی بەهێزبووری هەرێمی کوردستان بەندە بە قوڵکردنەوەی دیموکراسی بەندە بە هەڵبژاردننی جێبەجێ ینی هەڵبژاردنکردن لە کاتی خۆی بەندە بە باشترکردنی دام و دەستگاکانی دەوڵەتی و شەفافیەت و لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئەم دەسەڵاتە خەڵک لێی ڕازی بێ ینی خەڵکی هەرێمی کوردستان لە حکومڕانی هەرێمی کوردستان ڕازی بێ هیچی نییە هیچمان بەردەست نییە ئێمە پێم وایە نەتیجەی هەڵبژاردنەکانی عێراق 2010 ینی تێگەیشتنێکمان داتێ سەبارەت بە ڕازیبوونی خەڵکی هەرێمی کوردستان لە حکومڕانانی هەرێم نزیکەی ینی لە سەدا هەفتە یان کەمتر لە سەدا هەفتە لە هەرێمی کوردستان دەنجیان نەدا ئەمەش بۆ خۆی ئاماژەیەکی ڕوونە کە ینی لە سەدا 50 بەرەو ژوور لە ینی کەم ینی بەرەو هەفتە لەم حکومڕانی ڕازی نین و متمانەیان نییە کە ئەم نەتیجە ئینتیخابیە شتێک بگۆڕێ کەواتە ئێمە نەتیجەیەکمان بەردەستە کە خەڵکی هەرێمی کوردستان زیاتر لە نیوەی زۆر زیاتر لە نیوەی لە دەسەڵاتەکە ڕازی نین ئەسڵ نانە سەر سندوق دەمێنێتەوە بەشەکەی تری کە لە ڕێی تەرهیب و تەرغیب و بەشێکیان دێنە سەر سندوقی دەنگدان و بەشێک لە دەنگەکانیش دەنجی ئیسلامیەکانە کە دەنگێکی دەتوانانی بڵێن کەمێک سابتیان هەیە و بێگومان معارزش لە هەرێمی کوردستان هەیە بۆ نەوەی نوێ کە دەنجی هێنا لە هەرێمی کوردستان هەرچەندە بەشێک لە چاودێریان پێیانوە دەنجینەوەی نوێ دەنجی حەقیقی خۆی نییە بەڵام دەنجی بەدەستێنا ینی حەسیلەی نهایی ئەوەیە کە خەڵک لە حکومڕانی هەرێمی کوردستان ڕازی نییە کە ئەمە مەرجی ئەساسی حکومڕانیە و پلاسخارد لەو منزورەوە لەو ڕوانگەیەوە تەماشای هەرێمی کوردستان دەکات و من پێم وایە پێشتر بارودۆخی دیکە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە ئاگادار کراوینێتەوە بە قسەمان نەکردن و زەرمان کردووە بۆ نمونە لە وەختی ڕێفراندۆ ینی مەسەلەن هاوشێوەی پلاسخارد و نەتەوە یەکگرتووەکان بەستم وەیە وڵاتان و وڵاتانی بابلن کاریگەر لە عێراق ئاگاداریان کردینەوە کە نەیکەن باش نییە نەتیجەکەی خراپە ئەوەی ئەمڕۆ پلاسخارد زۆر بڕوونی دەڵێت ئاگادارتان دەکەمەوە دوایی نەڵێن پێتان نەگوتین ئەوە ئەم قسەیە کەسێکی وەکو پلاسخاردی کە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی بۆ نمونە سەفیری ئێرانی بکە کە لە مەنتیقەکە دەستوەردان دەکەن و نفوزیان لە مەنتیقەکە هەیە ئەمە پلاسخارد تەنەتەوە یەکگرتووەکانە یعنی
جهتێکی حزبی جهتێکی دەولی نییە ینی وڵاتهای دەوروبەر نییە تا ڕوانگەی وڵاتێک بخاتە ڕوو بەڵکو ڕوانگەی لایەنێکی بێلایەن دەخاتە ڕوو ینی بەڵێ بەڵێ سپاس دەکەم کاکسەتی دکتۆر دەمێ سەرنجی بەڕێزی بزانم لەسەر قسەکانی پلاسخارد کەوتی باجەکەی قورس دەبێت باجە قورسەکە چییە ئەگەر ئینتیخابات دواخرێ متمانە نەمێنێ باجە قورسەکە چییە؟ یەک ئاسانترین باج کە ئەو باسی لەوە کرد باجەکە قورسە بێت ئاسانترین باج کە بەرهەرێم دەکەوێت ئەوەیە ئەو توانە معنەوی و مادیەی کە ینی نەتەوەیە گرتوەکان تەرخانی دەکەن بۆ هەرێم ئەوە لە ئارادا نامێنێ نەک تەنها ئەوە تەنها زۆر خاڵی تری باس کرد یەک لەوانە مەسەلا باسی لەوە کرد کە نەتەوەیە گرتووەکان و کۆمەلگای نێو دەوڵەتی ئامادە نییە پژگیری لە هەڵبژاردننی پێشوەختە بکات لە عێراقا جا نەخوازەڵا دواخستنی هەڵبژاردن لە هەرێمە یعنی ئەمە بەڕوونی ئەمە من گوێم لە وتارەکەی بە ئینگلیزی گرت نەعربەکەی دروست بوو کوردیەکە لە دەڕسە نیو ڕسەی وەرەجێ ڕابار هەڵ گوێم لە ئینگلیزیەکەی کرد ئەمە یەک لە هەڕەشەکانی بوو کە کاتێک کە UN ئامادە نەبێت یا یۆنامی ئامادە نەبێت بۆ پشگیریکردن لە هەڵبژاردننی پێشوەختە بە هەماشەوە ئامادە نەبێت بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و هەڵبژاردننی پشتیوانی ئەم قسانە مانەیەوەیە کە پشتیوانی نێو دەوڵەتی لە زراوە دەسەڵاتدارانی هێرێ گومانێکی زۆر گەورە دروست بووە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی بەوەی کە ئەوانەی ئەمڕۆکە دەسەڵاتیان بەدەستە بریتین لە کۆمەڵێ چەتە ئەمە لە نیویۆرک تایمزە وتراوە لە فۆرم پۆلیسیە وتراوە لە مۆندا وتراوە یعنی ئەمانە ڕۆژنامەی سەرەکین لە فاینانشال تایمزە بڵاو کراوەتەوە چونکی من متابعی ئەمانە شەکەم هەڵە کۆمەڵێ وۆرلۆردز thieves وۆرلۆردز واتە میری شەڕ و thieves ینی دزەکان چەتەکان ئەمانە حکومداریەکەن باسی یەک لەو راپۆرتانەی کە دوور و درێژ بوو لە نیویۆرک تایمز بڵاو بووەوە باسی ئەوە کە ئەڵێ ئەمە بنەماڵەی بارزانانی موئەهل نین ئیدارەی هەرێمێکی پڕ بە سەرچاوی سروشتی بکەن بۆ چونکی ئەو دەستکەوتانەی کە لە ڕێعیەوە ڕێعی نەوتەوە وەری دەگرن لە سەتا چلی بۆ خۆیانە بەناو ئەوەی کە دەرهێنانی نەوتە هەر بۆ خۆیان و بۆ ئەو وڵاتەیە کە پشگیریان لێ دەکات واتە تورکیا و باقیەکەشی ئەڕۆن لە دوبەی لە ئین بورجی خەلیفە و لە بورجی سعفە ئین واحی سعفە و ئەو شوێنانە خانووی گرانبەهای پێکرد یا لە ڤەرجینیا لە ئەمریکا ڤێلای باشەمە بۆ دەسەڵاتدارانی یەکێتی شەڕازنی بە هەماشەوە لە لەسەر دەسەڵاتدارانی یەکێتیش تەنانەت لەسەر دەسەڵاتدارانی یەکێتی ئەڵێ ئەوەی کە حاکمە لە زۆنی سەوزا ئاخوندەکانی ئێرانە نەک یەکێتی نیشتمانی چونکی ئەندامی سەرکردایەتی ناتوانانی ئەمڕۆکە دەنگ هەڵبڕێ بە ڕاشکاوی لەگەڵ سەرۆکی یەکێتیە قسە بکەن بەڕەشەی لێکا خۆک و خۆشی وتی بن بە پۆستال لەگەڵ ئەندام سەرکردایەتەکە هەڵاو باسی سەرۆکی پێشووی دەستگای زانیاری دەکەت بەڵێ ئەلبەتە ئەمە قسەی خۆی باشە بەس بە کورتی ینی بۆچی دەسەڵاتدارانی هەرێم لە پەیامە نێودەوڵەتیەکان تێناگەن کاتی خۆی وتیان بۆ ڕیفراندۆمەکە وتیان کاتەکەی لەبار نییە بەرپرسانی هەرێم دەگوت خۆ کەس پێمان ناڵێ ئێمەیکەن ئێمە دژین ینی ئەم پەیامەی پلاسخارتی شتی لە پشتەوە این پەیامە سیاسیکە ڕوونە دەگەن لە من و تۆ باشتر لی تێدەکەن بەڵام بایەخی پێنادەن بۆ چونکی ئەمانە فعلەن چەتەن ئەمانە چەتەن چەتەش بەلایەوە گرنگ نییە ینی گەڕک چی پێ ئەڵێ و یاخود خەڵکی شار چی پێ دەڵێن ئەڵای من دزم چیەکەی بکە سەروەت و ساماتایی دزم دەنگ بکەی ئەتکوژم یا ئەگەر نەتکوژم ئەتخەمە زیندانەوە یا نانتە بڕم یا ینی ئەوانەی کە کردوانە تا ئێستا بۆ کەمە کەم نییە سپاس دەکەم
سپاس دەکەم دکتۆر کاک سەرتیب کاتمان زۆر کەم ماوەکو دوا پرسیاریشی بۆ بەڕێزت دۆخی کوردستان چی بەسەر لە نێوان ئەو بێمتمانەی کە خەڵک لە نێوان ئەو گەندەڵی کە لە داهاتەکان هەیە ئەوە دواخستنی هەڵبژاردنەکانیش بە کورتی دۆخێکی خراپ چاوەڕێمانە بە کورتی بێ سپاس دەکەم دوو ساڵێکە وەزعی و هەرێمی کوردستان باش نییە و باس لەوە دەکری کاریم کوردستان لە خراپ و هەنگاو دەنێ بەرەو خراپتر و هەری عێراقی بۆ خۆی ئێستا وەزعی خراپە من پێم وایە هەرێم ئەم هەرێمەی ئێستا وەکو خۆی نامێنێتەوە تەدەخلی ئیقلیمی و زالبوونی خواستی حزبی و بیری تەچی حزبی بەسەر بیرکردنەوە و هەز نەکردن بە مەسئولیت نەتیجەکەی زۆر خراپ دەبێ و بەڕاستیش هاوڵاتیان لە هەرێمی کوردستان باجە قورسەکەی دەدەن ئەوانەی کە پارەیان پەیدا کردووە و پارەیان هەیە و مەسئولن پێشی خەڵک سواری تایارە دەبن و ئەم وڵاتە بەجێ دێڵن بە کاول بووی. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک سەرتیب جۆهەر نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها دکتۆر سعید کاکەی ئەندامی پێشوە ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.